ماوەی 10 ساڵە موچەخۆرانی هەرێم گرفتاری قەیرانی دروستکراوی موچەن کە خۆی لە لێبڕین و پاشەکەوت و دواخستنی وادەی دابەشکردنی دەبینێتەوە. بۆ چارەسەری ئەم گرفتە و گەڕانەوەی ئەو مافە لە لای حکوومەتی هەرێم بە هەردوو کابینەی هەشتەم و نۆیەمەوە موچەخۆران چەندین ڕێگەیان تاقی کردوێتەوە، بەڵام حکوومەت نەک وەڵامێکی ئەوتۆی ناڕەزاییەکان و هەوڵی نوێنەرانی لە پەرلەمان نەدایەوە، بەڵکو داوای دەکرد هاوڵاتیان لە بەرانبەر نەبوونی موچە خۆیان ڕابگرن تا دۆخەکە تێدەپەڕێت. سەرەڕای بەرزبوونەوەی نرخی نەوت و کۆتایی هاتنی سەردەمی کۆرۆنا و شەڕی داعش و نەمانی بربەستەکانی دیکەی بەردەم دابەشکردنی موچە هێشتا دەسەڵات لە هەرێم ئامادە نەبوون دابەشکردنی موچە ئاسایی بکەنەوە. حکوومەتی هەرێم جگە لە بڕینی موچە پلەبەرزکردنەوەی فەرمانبەرانیشی لەو ماوەیەدا ڕاگرت و هەستا بە زیادکردنی بڕ و جۆرەکانی باج لەسەر هاوڵاتیان و گرانکردنی نرخی غازی ماڵان و بەنزین و نەهێشتنی دابەشکردنی نەوتی سپی کە کاریگەری نەرێنی گەورەی لەسەر دۆخی هاوڵاتیان دروست کرد. درێژەکێشانی ئەم دۆخە و هەنگاوەکانی حکوومەت موچەخۆرانی گەیاندە ئەو بڕوایەی چیتر دەسەڵات لە هەرێم نیازی نییە قەیرانی دروستکراوی موچە چارەسەر بکات، بۆیە بۆ وەرگرتنەوەی مافە زەوتکراوەکانیان بە ناچاری پەنایان بردە بەر دادگای فیدراڵی عێراق و سەرنجام ئەو دادگایە دابەشکردنی موچەی هەرێمی لەلایەن بانکە فیدراڵیەکانەوە کردە بڕیاری پابەندکەر بۆ سەرجەم دەسەڵاتەکان. دەسەڵاتدارانی هەرێم لە بری پێشوازی لە بڕیارەکەی دادگا و کارئاسانی بۆ زوو چارەسەرکردنی گرفتی موچە و گواستنەوەی دابەشکردنەکەی بۆ سەر بەغدا وەک هەمیشە ئەم هەنگاوەشیان پێقبوڵ نەکرا. بۆ ئەو مەبەستەش لە زاری وتەبێژەکەیەوە کە سەر بە پارتی دیموکراتی کوردستانە لێدوانەکانی لە جی ئەو دادگایە تونتر کردەوە و لە بری پارتە سەرەکیەکانی دیکەی بەشدار لە حکوومەتیش وەک یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بە ناوی حکوومەتی هەرێمەوە قسە دەکەن و هەریەکە لە یەکێتی و گۆڕانیش هیچ هەڵوێستێکی ڕوونی جیاوازیان لە بەرانبەر پێشاتەکان دەرنەبڕیوە. خاکفرۆشی کردووە بەشێکیان بوونەتە وتەبێژی حکوومەتی عێراقی. لە نوێترین هەڵوێستیشیدا وتەبێژی حکوومەت ڕایگەیاند سنووری ئارامگرتنیان بەرامبەر ئەو دادگایە کۆتایی هاتووە و چەندین تۆمەتی ناپاکی و نیشتیمان فرۆشیشی دایە پاڵ هەر کەس و لایەنێک کە لەگەڵ بڕیارەکەی دادگای فیدراڵی بێت یان پشتیوانی بکات. لێدوانەکەی وتەبێژی حکوومەتی ماوە بەسەرچوو دەری دەخات دەسەڵات لە هەرێم هێشتا چەقۆتیش دەکات بۆ گەڕێکی دیکەی ململانیەکان لەگەڵ بەغدا و درێژەدان بە قەیرانی دارایی و نەبوونی موچە. لە ئێستادا بەو پێی حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم ناتوانێت بە شێوەیەکی ڕاستەوخۆ بڕیارەکەی دادگای فیدراڵی ڕەت بکاتەوە. بە ناچاری دژایەتی دابەشکردنی موچەی فەرمانبەرانی هەرێم لە ڕێی بانکە فیدراڵیەکانەوە دەکات و کۆسب بۆ پرۆسەکە دروست دەکات. بۆ ئەو مەبەستەش پۆستەکانی حکوومەت و دامەزراوە یاساییەکانی هەرێم بەکاردەهێنێت. تەنانەت نەهاتنی پارەش لەلایەن بەغداوە نەبووە هۆکارێک کە ئەم دەسەڵاتە دەست بە دابەشکردنی موچە بکات. لە کاتێکدا لە ڕابردوودا یەکێک لە پاساوەکانیان بووە بۆ دەستکردن بە پرۆسەی دابەشکردنی موچە و چەندین جار ئەوەیان دووپات کردووەتەوە کە لەگەڵ هاتنی پارە لە بەغداوە ناوەستن و خشتەی موچە ڕادەگەیەنن. لە ئێستادا حکوومەتی ماوە بەسەرچووی هەرێم دەستی بەسەر موچەی ئەو وەزارەتانشدا گرتووە کە دوای وردبینیکردن لە لیستەکانیاندا بەغدا موچەکەیانی ڕەوانە کردووە. گومانەکانیش بۆ ئەوە دەچن کە حکوومەتی هەرێم بیەوێت بەم هەنگاوانەی درێژە بە دەست بەسەرداگرتنی داهاتی 6 مانگی ناوخۆ و فرۆشتنی نەوت و موچەی هاوڵاتیان بدات و لەو ڕێگەیەوە فشار لە بەغدا بکەن تا دان بە پرۆژەی هەژماری مندا بنێت کە هاوڵاتیانی هەرێم لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە وەک ئاماژەیەک بۆ خاوەنی پرۆژەکە کە لە بانکە تایبەتیەکانەوە بەڕێوە دەبرێت بە هەژماری ئەو ناوی دەبن.